سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی بەنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵا خۆشحاڵین کە جارێکی تر لەگەڵ ئەمیر هاوکارم هاتوونێتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەنامەیەمە و بینەران کە هەموو ڕۆژانی جمعە پێشکەش بێەوەی خۆشەویست. سپاسکەڵ نازیان لە لامنیشەوە سڵاوتان لێبێت عزیزان و خۆشەویستان هیوادارم کە لە هەر کوێیەکەن ساغ و سلامەت بن و مەجالیەوەشان هەبێت کە بتوانن تا کۆتایی بەرنامەم هەفتەیەش بینەر و بیسەرمان بن هەر وەک ڕواڵی هەموو هەفتە ئەم بەرنامەیەش چەند بابەت و چەند نامەیەکی ئێوەی عزیز و خۆشەویست لەخۆ دەگرێت. بەهۆی ئەوەی کێمە نزیک دەبینەوە گوڵناس لە نەورۆز ئەوەڵین بابەتمان سەبارەتە بە نزیکبوونەوە لە ساڵی تازە. خۆتان ئاگادارن کە کەمتر لە مانگێکمان ماوە بۆ نەورۆز و ساڵی تازە. هەر لێستاوە خەڵک لە ناوچە جیاوازەکانی کوردستان خۆیان بۆ بەڕێوەبردنی ڕێوڕسمەکانی نەورۆز ئامادە دەکەن. جارێ بەوە بڵێم لە ماوەی 46 ساڵی دەسەڵاتی ڕژیمی ئیسلامیدا نەورۆزی کوردستان بەردەوام بۆنەیەک بووە کە تێیدا خەڵک وێڕای جەژنگرتن و شادیکردن هاوکات یەکگرتووی و هاوپشتی خۆیان تاقی دەکەنەوە و پەیامی خۆیان بۆ دەستپێکردنێکی تر ئاواتەکانیان بۆ ژیانێکی سەربەرزانە بە زمانی شعر و سرود و هەڵپەڕکێ و گۆرانی و شادی دەڵێنەوە و لە بەرامبەر فەرهەنگی باوی کۆماری ئیسلامیدا کە دژی یەکگرتووی و هاوپشتی خەڵک و شایی و خۆشی خەڵکە هەوڵدان بۆ دنیایە کە شایی و خۆشی بەشێکی گیانەکراوە لە ژیانی مرۆڤ بێ بەگوێی هەمویان دەگەێنن. زۆر ڕاستە لە واقعدا بەرپرسانی ڕژیم نەورۆز بە نەریتێکی پێچەوانەی ئاینی ئیسلامی دەزانن. بەم هۆیەوە بەردەوام هەوڵیان داوە کە بەهێزی سەرکوت و پرۆپاگەندە ئەم نەریتە لە کۆمەلگا بسڕنەوە. بەڵام لەبەر ئەوەی کە دژایەتی لەگەڵ کولتور و دابوو نەریتێکی ئاواجێکەوتوو لە کۆمەلگای ئێران و کوردستان کارێکی ئاسان نەبووە، بەرپرسانی ڕژیم لە ئاز خۆراگری خەڵکدا بەرە لە هەڵوێستی خۆیان لەم بوارەدا پاشەخشیان کرۆ و هەوڵیان داوە لانی کەم ئەگەر بۆیان بکرێت سنوورداری بکەن. بەڵام هەر پاشەکشەیەکی ڕژیم لە هەمان کاتدا پێشەوی خەڵکی بەدواوە بووە. دژایەتی لەگەڵ بەڕێوەچوونی ڕێوڕسمەکانی تایبەت بە ئەم ڕۆژانە هەستی خۆراگری لە نێو خەڵکدا بەهێز کردووە و بەکردەوە ئەم ڕێوڕسمانەی لە کوردستان لە ناوەرۆکدا سیاسی کردووە. بەڵێ هەموو ساڵێک لەگەڵ نزیکبوونەوە لە کۆتایی ساڵ و ئامادەبوونی جەماوەر و بە تایبەت لاوان بۆ بەڕێوەبردننی ڕێوڕسمەکانی نەورۆز بەرپرسانی هێزی انتزامی ئەمنی و جێبەجێکار و دام و دەستگاکانی پرۆپاگەندەی ڕژیم دەکەونە خۆ بۆ ئەوەی نەهێڵن هیچ چەشنە کۆڕ و کۆبوونەوەیەک بەم بۆ نێوشکل بگرێت. لەم ڕۆژانەدا نەهێڵن پێکەنین و شادی و خۆشی ئاوێتی هیچ کۆڕ و کۆمەڵێک بێت. ئەوان کە تەنانەت لە سێبەری خۆشیان دەترسن نیگەران لەوەی کە ڕێوڕسم و کۆبوونەوەکانی خەڵک ببێتە ئامرازێک بۆ دەربڕینی ناڕەزایەتی لە دژی ڕژیم. ڕژیمی ئیسلامی لە جەژن و شادی خەڵک دەترسێ. ئەم ڕژیمە نەک هەر لە نەورۆزدا بەڵکو بە درێژایی ساڵ نایهەوێت بزەی شادی و خۆشی بکەوێتە سەر لێوی خەڵک. خەمۆکی و نائومیدی و بێهیوای خەڵک هۆکار دەبێت بۆ درێژەی تەمەنی کۆماری ئیسلامی. ئەم ڕژیمە کۆمەلگایەکی ملکەچ و گوێڕایلی دەبێت کە تێدا مرۆڤەکان لە ئاس ئەو چارەنووسەی کە ڕژیم بۆیانی دیاری کردوون سەردا بنەوێنن. لە ڕاستیدا ئەگەر دنیا بەویستی ڕژیمی ئیسلامی ئێران وایە ئەم کۆمەلگایە دەبوو بە درێژایی ساڵ و هەموو ڕۆژێک و بە بیان و جۆراوجۆرەوە ڕۆژپۆش و ماتەمبار بێت. بەڵام زۆربەی هەرە زۆری خەڵکی ئەم کۆمەلگایە لە ئاز ڕژیمی ئیسلامیدا سەریاندانە نەواندووە. هەروەکو دەبینین سەرەڕای هەڕەشە و تەنانەت گرتن و زیندانیکردنیش لەم پەیوەندیەدا خەڵک لە سەرتاسەری ئێران هیچ گرنگیەک بەو دژایەتیە نادەن. موسیقا و هونەر و گۆرانی و سەما و شادی لە حەشارگاکان هاتووەتە دەرەوە. مەراسمەکانی چوارشەمە سووری و نەورۆز لە زومرەی ئەوانن کە ئەیبینین. لە بەرامبەر فەرهەنگی کۆنەپەرستانەی زاڵدا خۆراگری پێشکەوت و خوازانە سەری هەڵداوە. بەڵێ ئەزمونونەکان نیشانیان داوە کە ئەگەرچی کردەوە سەرکوتگەرانەکانی ڕژیم ڕێوەسمەکانی نەورۆزی لە کوردستان تا ڕادەیەک لەگەڵ ئاستەنگ بەرەو ڕوو کردوێتەوە، بەڵام نەیتوانیوە ڕێگری لە بەڕێوەچوونیان بکات و خەڵک لەم بوارەدا ئەزمموی زۆریان بەدەستێنا و بە شێوازی جۆرا و جۆر و لە شوێن و کاتی گونجاو ڕێوشۆن و بربەستەکانی ڕژیم تێدەپەڕێنن. کۆماری ئیسلامی لە بەرامبەر شادی و خۆشی و چێژوەرگرتنی خەڵک لە ژیان سەری لەبەرد کەوتووە و هەوڵەکانی لەم بوارەدا بێهودە و بێ ئاکام بووە. ئەم چێژوەرگرتن و هیواداربوون بە ژیان ڕێک ئەو هێزەیە کە ترسی خستۆتە دڵی ڕژیمەوە. هەرچەند کۆماری ئیسلامی بەنیازەم ساڵ بە بیانووی مانگی ڕەمەزان کەشوهەوای ماتەمینی بەسەر نەورۆزدا بسەپێنێ، بەڵام بە کوێری چاوی دوژمنانی شادی وازادی کچان و کوڕان بە پۆشینی جلوبەرگی ئاڵەواڵە و شادی بەخش بەڕێوەبردننی مایشی هوەری، هەڵپەڕکێ و ئاواز و گۆرانی ناوچەی و داگیرساندنی ئاگری نەورۆز ڕێوڕسمەکانی نەورۆزی خۆیان بەڕێوە دەبەن.
جژنەکانی نەورۆزی ئەم ساڵی وەکو ساڵانی ڕابردوو ئاستەنگ و لەمپەرەکانی دژایەتی ڕژیم تێدەپەڕێن و دەبێتە یەکێکی تر لە دیمەنەکانی خۆڕاگری جەماوەر و هیمایەکی دیکەی شۆڕشی ڕزگاری بەخشی ژن ژیان ئازادی دەیبا هەر لە ئێستاوە خۆمان بۆ بەرپاکردنی مەراسمەکانی ڕۆژانی نەورۆز ئامادە بەڵێ بە هیوای نەورۆزێکی ڕەنگاڵی نەکخۆڵەمەشی چین ناوڕێ ببینین گوڵناز زواتر دێنەوە سەر بابەتەکانی تر فەرموو. مزياني دابسر وباي بهاري وهات سوان روزي كردواري مزياني دابسر وباي بهاري وهات سوان روزي كردواري بتشكي تكشكان سباي كريوا هواري روشقاي الشخاك ليوا بتشكي تكشكان سباي كريوا هواري روشقاي الشخاك ليوا مزياني دابسر وباي بهاري وهات سوان روزي كردواري مزياني دابسر وباي بهاري وهات سوان روزي كردواري فرماندرا بصوز سر هليني جيتي لبندي خاكي رشنميني فرماندرا بصوز سر هليني جيتي لبندي خاكي رشنميني شمال قوال قوال هربنيني اهنگو بزمي جزني بيس بيري شمال قوال قوال هربنيني آهنگو بزمی جشنی پیس پیره بسر کلو کلو بسر کالن باروجی رزگاری بکن بجیجن بسر کلو کسر بنیجن باروجی رزگاری بکن بجیجن خم کدریم گمشیم بيتنا وخم كندريم ومشيم لخوبا وياي ومشيم رنقبة وي الشابو لكاونت بقر مول الفو هواور وهرشنو نخو بدي واوري حروري شاو خاددا باوي بوبي رفضت او حوري حو سكر او روي
هزينا بري مربن لاستاكويا تو هزينا بري مربن لاستاكويا شوك قامي تو درشما بانقوازاريا شوك قامي تو درشما بانقوازاريا توجي ايدن دان ويدن ديني شمسان توجي ايدن دان ويدن ديني شمسان ومر زيدا بريني سردني بوجانوي ومر زيدا بريني سردني بوجانوي دین سربابەتێکی زۆر گرنگ گوڵناس خۆش داگاداری هەفتەی ڕابردوو چەند ئاژانسی هەواڵێری بڵاوێن کردەوە کە ئەمریکا فشارێکی خسۆتە سەر حکوومەتی عێراق بۆ دەستپێکردنەوەی هەناردەکردنی دەرەوەی نەوتی هەرێمی کوردستان. هاوکات دیسانەوە هەواڵی هەرشەکانی کۆماری ئیسلامی لە عێراق و هەرێمی کوردستان سەبارەت بە حزوری حیزبە سیاسیەکانی ڕۆژهەڵات نیشتەجێ لە هەرێمی کوردستان بڵاو کرایەوە. با لە پێشدا بزانین ئایا ئەم دوو بابەتە گرێدراوی یەکترن؟ با لێرە دەست پێ بکەین. دوای دەست بەکاربوونی ترامپ لەناو ئیدارەی ئەمریکادا تاوتوێی چۆنیەتی معاملەکردن لەگەڵ کۆماری ئیسلامی گەرمە. لەلای کۆماری ئیسلامی تووشی گەلێک شکاندنی استراتیژی لە ناوچەکە بووە و جێگە و پێگەی لە ناوچەکە کز و لاواز بووە و ئێستاوا بە نەزەر ئەگات کە بەنیازە لە ئاخرین سەنگەر واتە جێگە و پێگەی خۆی لە عێراق مخاومەت بکات. لەلایەکی ترەوە بە لە بەرچاوگرتنی شکستە یەک لە دوای یەکەکانی کۆماری ئیسلامی ئیسرائیل و لۆبیەکانی بە تایبەت لە ئیدارەی تازەی ئەمریکا بەنیازن ئەم دەرفەتە ینی لەم دەرفەتە ینی شکستەکانی کۆماری ئیسلامی کەڵک وەرگرن و پشتگیری لێدان لە کۆماری ئیسلامی دەکەن. ئەم سیاسەتەشیان نەشاردوێتەوە و دەڵێن بەنیازن کاری کۆماری ئیسلامی تەواو بکەن یان لەوەی کە هەیە کز و لاواستری بکەن. هەر بۆیە کۆماری ئیسلامی لە ئەووەڵین پەیوەندی لەگەڵ ئەمریکا پێشمەرجەکانی دانوستانی پێقبوڵ نەکرا و خامنەی هات بە پێچەوانی قسەکانی پێشتری وتی مزاکرە ناکەین. لە ڕاستیدا چون مزاکرە تەسلیمبوونی کۆماری ئیسلامی دوای شکستەکانی بوو. لە بەرامبەردا هەوڵدانی کۆماری ئیسلامی بۆ زیندووکردنەوەی بەرەی بەناو مقاومەت و دیسانەوە فروفیشاڵی وعدەی سادقی سێ و هەوڵدان بۆ مانەوە لە سەنگەری عێراق بەشێکە لە سیاسەتی قبوڵ نەکردنی شکست. بەرامبەر بەم وەزعیەتە ڕایەکی تر لە ئەمریکاوەیە لەگەڵ ئابلۆقەدانی توندی ئێران زەخت بخرێتە سەر کۆماری ئیسلامی تا و کاتەی هەموو مەرجەکان بۆ مزاکرە قبوڵ دەکات. ئەو ڕایە لەگەڵ ئابلۆقەدانی ئێراندا نایەوێت بە تەنها دانوستان لەسەر دۆسیەی ئەتۆمی بکات هاوشێوەی سەردەمی ئۆبامایە، بەڵکو لە هەمان کاتدا قسە لە هەڵوەشانەوەی سپای قودس و کۆتایی هێنان بە گروپە چەکدارەکانی نزیک لە کۆماری ئیسلامی و زۆر پرسی تر پێکەوە گرێتەوە دەیەوێت وەکو یەک پاکێژ مامەڵەی لەگەڵدا بکات. دیارە ئەم سیاسەتە یانێت توندکردنەوەی ئابلۆقەکانی سەر ئێران ڕاستەوخۆ عێراقیش دەگرێتەوە. لەم پلانەدا جێگە لەوەی کە عێراق نابێت غاز و کارەبا ئاڵوگۆڕی بازرگانی بەردەوامی لەگەڵ ئێراندا هەبێت، لە هەمان کاتدا گروپە چەکدارەکانی هەشتی شعبی کە سەر بە کۆماری ئیسلامی دەبێ هەڵوەشێتەوە. ئایا ئەم پلانە بەڕێوە دەشێ یانە؟ دیارە زۆر ئاسانیە و بێگومان مقاومەت بەرامبەری هەیە. بەڵام هەرچی بێ ئێستا ئەم سەنگەرەی کۆماری ئیسلامی یانێ عێراق کەوتووەتە بەرزەخت و گوشارێکی زۆرەوە. لە مەژدالەوە ناچێت کۆماری ئیسلامی بتوانێت خۆی ڕابگرێت، چون تەنیا گرفتی کۆماری ئیسلامی لە ڕاگررتنی ئەم سەنگەرەدا نییە. ئەم ڕژیمە لە سەنگەری ناوخۆ واتە لە سەنگەری ئابووری داڕڵاوە،
و خەریکە لە تێکشکاندنی بە تەواوەتی مانا نزیک دەبێتەوە. اعتراض و ناڕزایەتی جەماوەری خەڵکیێران ڕۆژ لە پەرسەندندایە و ترسی شۆڕشی خەڵکی برسی و تینووی ئازادیان لێنیشتووە. پەردان بە سیاسەتی سەرکۆت لە ناوخۆی ئێران لەم ترسەوە سەرچاوە دەکرێت. هەر بۆیە لەوە ناچێت بتوانێت بەرامبەر بەم زەخت و گوشارانە تا ماوەیەکی زۆر خۆی ڕاگرێت. زۆر خاڵی گرنگت باس کرد گوڵناس کەوابوو مانای ئەوەیە کە حکوومەتی عێراق دەبێت سەرجەم پەیوەندیە بازرگانی سیاسی ئابووری و ئەمنیەکان لەگەڵ ئێران بپچڕێنێت. لاوە حاڵەتێکدا عێراقیش گرفتی گەورەی بۆ دروست دەبێت. لەلایەک دەست و پەیوەندیەکانی ئێران دەنێو حکوومەت و لە دەرەوەی حکوومەت دەچنە بواری ململانێ لەگەڵ ئەم بژاردەیە و لەلایەکی تریشەوە ئەگەر بەڕێوە نەچێت ئەمریکا بە ئیمکاناتێک چ لە بواری ئابووری و چ لە بواری نظامی کە هەیەی دەتوانێت زەختەکانی لەسەر عێراق تونتر بکاتەوە. تەنیا بەش نیاڵبێت لە ناوچەکە بەرەی مقاومەت کە عێراق و گروپە شیعەکانی بەشێکی بوون زۆر کز و لاواز بوون. لە پەنای دەستیان لە سووریا ڕەوتی ئاینی سوننا دەسەڵاتی بەدەستەوە گرتووە و ترسی سەرهەڵدانی ڕەوتی سوننا لە ناوخۆی عێراقیش ئەگەرێکی بەهێزە. جگەل لە هەمووی ئەمانە لە ناوخۆی حکوومەتی عێراقیش ڕەوتێک بۆ خۆ دوورخستنەوە لە کۆماری ئیسلامی و بەرەی مقاومەت بوونی هەیە. دوور نییە کە ئەمریکا و ئیسرائیل کار بۆ بەهێزبوونی ئەم ڕەوتە لە داهاتووی عێراقدا بکەن. هەمووی ئەمانە کە سەریەک بخەین گوڵناس پێمان دەڵێ مقاومەتی کۆماری ئیسلامی لە سەنگەری عێراق داهاتوێکی گەش و ڕۆشنی نییە. جا ئێستا ئەگەر ئەمریکا دەیەوێت نەوتی هەرێم بە فەرمی هەناردە بکرێتەوە ئەمەش وەکو ئامادەکاری بۆ توندکردنەوەی ئابلۆقەکانی سەر ئێرانە لە هەمان کاتدا هەڕەشەی کۆماری ئیسلامی لە حیزبە کوردیەکانی ڕۆژهەڵاتی نیشتەجێ لە هەرێمی کوردستان بەشێک لە مقاومەتی ئێرانە بەرامبەر بەم پلانە لە عێراق. کۆماری ئیسلامی بەم گوشارانە دەیهەوێت وا بنوێنێت کە هێشتا هێزی هەیە و دەتوانێت ئیرادەی خۆی بۆ جێبەجێکردنی ڕێکەوتنی ئەمنی لەگەڵ عێراق بباتە پێشێ. تەنیا مەش نییە کۆماری ئیسلامی ئەوەش دەزانێت کە خاڵە سەرەکیەکانی ڕێکەوتن جێبەجێ کراوە وام هێزانە هەڕەشەی ئەمنی و نظامی نین بەڵام بەر لەبەر چاوگرتنی دۆخی ناوخۆی و پەرستەندنی ئێترازات و ناڕزایەتیەکان بەتایبەت لە کوردستان ترسی تەسیر و کاریگەری ئەو حیزبانەی لەسەر ئەم ڕۆتە هەیە. بەتایبەت چاک دەزانێت کە ئەم لایەنانە کەم تا زۆر بەشێکی گیانەکراوە لە بزوتنەوەی شۆڕژگەڕانەی کوردستانن. بە کوشارهێنان و هەڕەشەی بەردەوام بە نیازە تا لەم تەسیر و کاریگەریە بە خەیاڵی خاوی خۆی کەم کاتەوە خەڵک بەتایبەت لە کوردستان تووشی دڵساتی بکات. هەروەها ئەوەشمان لەبیر نەچێکە کەمتر بە مانگێکمان بۆ نەورۆز ماوە و کۆماری ئیسلامی نەورۆزی ڕابردووی لەبیر نەچوەتەوە کە بوو بە چە جۆش و خڕۆشێکی جەماوەری لە کوردستان. بەم هەڕەشانە بە نیازە تا هەر لە ئێستاوە بەربەر هەڵدانی ئەم جۆش و خڕۆشە جەماوەریە لە کوردستان بکرێت. زۆر ڕاستە گوڵناس بە منیش ئەوە بڵێم جگە لەو خاڵانەی کە گوڵناس باسی کرد کۆماری ئیسلامی ترسی ئەوەشی لێنیشتووە کە عێراق و هەرێمی کوردستان ببێتە پایگا بۆ ئەمریکا کە هەڵبەت هەر ئێستا هەیە. بەڵام ترسی گەورەتری لە ئیسرائیلە کە جێپێ بکرێتەوە. لەبیریشمان نەچوە کە ساڵانی ڕابردوو چەند جارێک بە بیانی بێبنەمای هەبوونی بنکەی موسات هێرشی موشکی کردووە سەر هەولێر. بەڵام ئەوەی وا ڕێکەوتنی ئەمنی ناوراوە و بە هێزە سیاسیەکان ڕاگەاندراوە تا ئێستا بە تەواوی هەروە گوڵناز ئاماژی پێدا جێبەجێ کراوە. هێزی لایەنەکان لە سنوور نەماون فعالیەتی چەکداری ناکەن دیاردەی چەکداریان نییە و بەشێکیان ڕاگوێزراون بۆ کەمپی سوورداش کە بەڕاستیش جێگەی ژیانیان. گویا بەپێی ڕێکەوتن ئەم شوێنە واتە سوورداش دەبێت بکرێتە شوێنی مناسب وە گونجاو بۆ نیشتەجێبوونی ئەو بنەماڵانە کە لە ئوردوگای لایەنە سیاسیەکان نیشتەجێبوون. بەڵام بە تەواوی ئەم کارە نەکراوە بۆیە هێشتا بەشێکیان لە شوێنەکانی خۆیان ماونەتەوە خەریکی ژیانی ئاسایی خۆیانن کە هیچ مەترسیەکی ئەمنی نظامیش بۆ سەر سنوورەکان نین بەڕاستی. هەر بۆیە جگە لەو خاڵانەی کە باسکرا وە جێبەجێ کراون ڕاگواستنیان بۆ کەمپێک بێ ئیمکاناتی پێویست بۆ ژیان لە سوورداش هیچ پاساوێکی ئەمنی و تەنانەت ئینسانیشی نییە. چالاکی سیاسی ئەم لایەنانە نەتەنیا کۆماری ئیسلامی و حکوومەتی عێراق بەڵکو هیچ لایەنێکی تریش لە هەرێمی کوردستان ناتوانێت بەری پێ بگرێت. کۆمەڵە بە بڕیاری ئەم دەوڵەت و ئەو دەوڵەت و پێخۆشببوونی ئەم لایەن یا ئەو لایەن هەڵسوڕانی سیاسی خۆی دەست پێ نەکردووە تا ئێستا بە بڕیاری ئەمیان ئەو لایەن هەڵسوڕانی سیاسی و ڕێکخراوی خۆی کۆتایی پێ بێنێت. کۆمەڵە هەڵقڵاوی بزوتنەوەیەکی ڕەوا و عاجڵانە دژی سەرکوتگەری و بێمافیە. تەنیا بڕیاردەر لەسەر چالاکی سیاسی کۆمەڵە ئەم بزوتنەوەیە و تا ئەم بزوتنەوەیە دژی داگیرکاری دژی ستەم و نابەرابەری و بێمافی بەردەوام بێ کۆمەڵە پشتی گەرمە و درێژە بە هەڵسوڕانی سیاسی خۆی بۆ بەهێزکردنی ئەم بزوتنەوەیە لە هەر هەلومەرجێکدا دەدات.
کۆماری ئیسلامی جگە لە مەبەستانە کە پێشتریش ئێمە باسمان کردوە لە بەرنامەکانمانە هەڕەشە و گوشارەکانی بۆ سەرلایەنەکان بەشێکی جیانەکراوە لە سیاسەتی سەرکوتگەری ناوخۆیەتی لە هەمان کاتدا ئێمە زۆرجار باسی وشمان کردووە کە تێکدانی پەیوەندی نێوان خەڵکی کوردستان لە هەردوو بەشی سنووری دەستکرد شێواندنی مێژوو و چارەنووسی هاوبەشی ئەم خەڵکەیە لەم گوشارانە کە مەبەستیانێت هەروەها نابێت لە بیری بکەین کە بە ئیرادە نیشاندانی حکوومەتی هەرێم و سوکردنی دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان بە دەستێوەردانە نابەجیەکانی دونباڵ دەکرێت کەوا بوو ئینتزاری ئێمە لە حکوومەتی هەرێمەوە نییە کە بکەونە بربەرەکانی ڕاستەوخۆ لەگەڵ کۆماری ئیسلامی ئینتزاری ئێمە ئەوە نییە کە پەیوەندیەکانی خۆیان بچڕێنن بە پێچەوانەوە هەوڵی ئێماوە بووە و ئەوە دەبێت بە ڕێکەوتن و لە یەک تێگەیشتن ڕێگایەک بگرنەبەر کە بیان و نەکەوێتە دەستی کۆماری ئیسلامی بۆ گوشارهێنان ئێمە هەمیشە وتومانە هەرێمی کوردستان بە پشتەجبهەی هێزی پێشمەرگی خۆمان نازانین و لەسەر حیسابی خەڵکی هەرێمی کوردستان و گوشار بۆ سەر ئەوان چالاکی سیاسی خۆمان لەم هەرێمە سازمان نادەین بەڵام ئینتزاری ئێمەوەیە کە حکوومەتی هەرێم داهاتووی ڕوو لە شکانی زیاتری کۆماری ئیسلامی ئێران چ لە ئاستی ناوچەی و چ لە ئاستی ناوخۆیی لە بەرچاو بگرێت کە بێگومانیش ئاگادار هەن بم بۆنەوە سنوورێکی دیاری کراو بۆ دەستێوەردانەکانی کۆماری ئیسلامی لە هەرێمی کوردستان دیاری بکەن ئەوەندەی بە پاراستنی سنوورەکان و چالاکی چەکداری دەگەڕێتەوە هەروەکو ئێمە زۆرجار لەم بەرنامە باسمان کردووە ڕێکەوتنی ئەمنی جێبەجێ کراوە و هیچی نەماوە بەڵام ئایا ئەم خەڵکە لەکوێ نیشتەجێ دەبن و چۆن چالاکی سیاسی خۆیان بەڕێوە دەبن ئیشی ناوخۆی حکوومەتی هەرێمە کە لەگەڵ لایەنەکان بە گفتوگۆ چارەسەری دەکرێت و ئەمەش ئیشی کۆماری ئیسلامی نییە و نابێت کۆماری ئیسلامیش تەداخلی تێدا بکات زۆر ڕاستە با لە کۆتاییدا ئەوەش بڵین هەموو نیشانەکان ئەومان پێ دەڵێت دۆخەکە چ لە ئاستی ناوچەکە و چ لە ئاستی ناوخۆیدا بە قازانجی کۆماری ئیسلامی بوومانەوە لە دەسەڵات ناڕواتە پێش دەبێت یان دانوستان و ڕازیبوون بە هەموو مەرجەکان قبول بکات کە ئەمە بۆ ئێران زۆر زەحمەتە یان لێدان و ئابلۆقەیتوند کە ئەمەش سەرنجام تێکشکاندنێتی ڕەنگە کۆماری ئیسلامی گرێو لەسەر کات بکات و سیاسەتی نەشەڕ نەسڵح پێڕە بکات لەم دۆخە ئەرکی قورسی حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت ئەوە بێ کە ڕووسور لە بەرامبەر مێژووی پڕ لە خەبات و تێکۆشانی خەڵکی کوردستان و بزوتنەوەی خوازانەی ئەم خەڵکەدا بێتە دەرە وە سنوور بۆ دەستێوەردانە نابەجێکانی کۆماری ئیسلامی لە هەرێمی کوردستان دیاری بکات. پێشوەی کە بچین ناوبڕێک بدەین ئاگاداری ئەوەش بکەین ئازیزان ئێمە نامێکی زۆر گرنگمان لەسەر ئەم پرسی ئاشتی لە تورکیەوە ئەو پامەی عەبدوڵڵا ئۆجەلان کە دوی نەبڵاوبۆتەوە لە بەردەستمانە بەڵام بچین ناوبڕێک ببینین کە ئێوەش ماندوو نەبن دواتر دێینەوە نامەی بەڕێزێکمانە نردوێتی وە زۆر گرنگە فەرموو من چیام خۆڕاگرم سەر کەشفرۆنیم نابەزێم گێژلۆنی تووڕەبوونم دێم بەگەج هەورا دەچێم گێژلۆنی تووڕەبوونم دێم بەگەج هەورا دەچێم ترسەنۆک نیم وام لە بێشای گۆڕەپانە کەڵ ئەژیم ترسەنۆک نیم وام لە بێشای گۆڕەپانە کەڵ ئەژیم دار بەڕوم بێن بۆ بڕینم خۆم بەگەشتەورا دەچم دار بەڕوم بێن بۆ بڕینم خۆم بەگەشتەورا دەچم من سرودم وانەکانم وا لە لووتکەی شازیە لاوکی سوورم لە بەردەم مردنی پێشوازیە تاوە چەخمان خەم بە جوامێری لە چاوی سەنگەرە دێم لە ناو گێڕکانی هەڵچووی نەوبەرەی گیان بازیە دێم لە ناو گێڕکانی هەڵچووی نەوبەرەی گیان بازیە
لەگەڵ ئاسۆی گەشە نێڵە نێڵی ئەو ڕەوایە وا لە ناخی پێزڕەشە ئاگری کو مرەی دەرونی تۆڵە سێنی ئەم گەدەم وا لە کوردستانی کۆیلەی مافراوی بەش بەشە وا لە کوردستانی کۆیلەی مافراوی بەش بەشە. کوڵناسەر وەک پێشتر وتم نامێکی زۆر گرنگمان لەبەردەستەکە کاک هوشیار لەسەر پرۆسەی بەناو ئاشتی لە تورکیەوە بۆی ناردوین. لە بەشێکی ئەم نووسراوێدا کاک هوشیار نووسێتی لە تورکیا ماوەیەک پێش ئێستا هەموو شتێک بە شێوەیەکی زۆر گەمژانە ڕێکخرا. باخچەلی فاشیست و دووڕوو تەوقە لەگەڵ ئەندامانی کورد لە پارلەمانی تورکیا دەکات و هەر لەوێت داوای ئازادکردنی وەجەلان دەکات بە مەرجێک بڕیار بدات کە پەکەکە چەکدا بنێت. فاشیستێکی دیکە بە ناوی ئەردۆغان بە دوودڵی پشتیوانی لێ دەکات. بەم جۆرە کلیلی بەناو پرۆسەی ئاشتی لە تورکیا لێدرا و ڕێگادرا بە شاندێکی پارتی دموکراسی و یەکسانی گەل کە دیدار لەگەڵ ئۆجەلان بکات و داوای لێ بکات ئەوەی باخچەلی داوای کردو بیکات. بە تەواوی لەم دیدارانەدا چی گوزراوە لە ئێمە زۆر ڕوون نییە ئەلبەتە و کاک هوشیار نووسیتی، بەڵام دوێنێ پێنجشەممە 27 فێوریە 2025 ئەم شاندا پەیامی عەبدوڵڵا ئۆجەلانیان بڵاو کردەوە کە تێیدا ئۆجەلان داوای لە پارتی کرێکارانی کوردستان واتە پەکەکە کردووە چەک دانێن و لە کۆنگرەیەکدا خۆیان هەڵوەشەنەوە و بە پرۆسەی ئاشتی پەیوەست بن. ئەم پەیامە جێگای قسەوباسی زۆرە و بە تایبەت ئەم پرسیارە کە ئۆجەلان چۆن حازر بوو پێش بەبێ پێشمەرجێک داوایەکی وا بێنێتە گۆڕێ و جێگای پرسیارە هەروەک باسکرا لە ئێمە ڕوون نییە کە لەم دیدارانەدا چی گوزراوە یان لە ماوەی 27 ساڵ زیندانی بوونی ئۆجەلان دەستگای میتی تورکیا چ کردەوەیەکی بووە کە ئاکامەکەی گەشتۆ تێرە. بەڵام هەرچی بوو بێ لێرەدا شتێک ڕوونا کە پێمان دەڵێ ئەم هەوڵە ینی پرۆسەی بەناو ئاشتی لەلایەن تورکیەوە هیچ ڕاستیەکی تدانە چون هەروەک باسکرا لەم بەناو ئاشتێدا دەسەڵاتی تورکیا هیچ لەخۆ ناگرێ و هەرچەند بە ئیما و ئیشارە لە پەیامی ئۆجەلاندا ئیشارەی پێکراوە بەڵام بەڕوونی خۆی لەوە بواردووە کە دەستپێکی دەست بۆ چەکبردن سیاسەتی سەرکوتگەری دەوڵەتی تورکیە بووە کە خەڵکی کوردی لە سەرەتاییترین مافەکانی بێبەش کردووە. لە بەرامبەر بەم بێمافیا ئاشکرایە و سەرکوتگەری دەیان ساڵی دەسەڵاتی تورکیا خەڵکی کوردستان لە تورکیا ناچار بوون بۆ دیفاع لە خۆیان دەست بۆ چەک برن. ئەگەر پرۆسەی ئاشتی نیازی پاکی لەگەڵ بێ پێش هەموو شتێک دەبێ ئەو سیاسەتەکە بۆتە هۆی چەک هەڵگرتنی خەڵکی کوردستان لە ناوچێ ینی خەڵکی کوردستان مافەکانیان وەک نەتەوەیەک بسلمێ ئەو کات دلیلێک نامێنێ بۆ بەکارهێنانی چەک بەڵام هێشتا ئیشارەیەک بەم سیاسەتەی سلماندنی بێمافی لە ڕێگای سەرکوتگەرانی لە ئارادانیە. جگە لەمە هاوکات لەگەڵ ئەم داوایی بەناو ئاشتی سوپای تورکیا بەردەوامە لە هێرشەکانی بۆ سەر پەکەکە. سەرۆکی شارەوانی هەڵبژێردراوی هەوڵاتیانی کورد لە کارەکانیان دوور دەخرێنەوە. ئەرتەشی تورکیا بەردەوامە لە بردومانکردنی هەوڵاتیانی مەدەنی لە ڕۆژاوە هەروە بەردەوامە لە هێرشکردنە سەر هێزەکانی سووریە دموکراسی. بەڵای ئەم سیاسەتە لە هەموو شتێک دەچێت جگە لە ئاشتەوانی نەبێت جگە لەو کارانە دەبێت ئەوەش بزانین کە تورکیا تەنیا مەبەستی خەڵکی کورد لە کوردستانی تورکیا نییە. ئەردۆغان وتەیەکی سەرنجڕاکێشی هەیە و دەڵێت ئەگەر کورد بیە بێت وڵاتێک لەسەر مریخدا بمەرزێنێت دەچینە ئەوێ وە لە ناوی دەبێت. هەر بۆیە لە ناوبردننی دەستکەوتەکانی خەڵکی کورد لە ڕۆژاوای کوردستان تەنانەت خەڵکی کوردستانی لە باشووری کوردستان کە بە بیانووی حوزوری پێکاکە ئێستا بەشێکی داگیر کردووە لەم سیاسەتانە بەچاوکراوە. هۆشیار دەڵێ با تۆزێ وەرتر ببینەوە هەر لەم ماوەدا و لەم پەیوەندیەدا هەڵمەتی دیپلۆماسی بۆ هەڵبەشاندنەوە لە ناوبردننی هەرێمی خۆسەری کوردی لە ڕۆژاوا لەلایەن تورکیەوە بە هێزێکی تەواوەوە بەڕێوە دەچێت. چ لە ڕێگەی گوشارەکانی سەر حکوومەتی تەحریر و شام و چ لە ڕێگەی گوشار بۆ سەر ئەوروپا و ئیدارەی ترامپ. کاک هوشیار لە بەشێکی تری نووسراوەکەیدا دەڵێ لە ئێستادا بابەتی گواستنەوەی غاز لە قەتەر وێراقەوە بۆ ئەوروپا وەکو بەدیلێک بۆ غازی رووسیا لە ڕێگای نوێ واتە ڕێگای کوردستانی عێراق و سووریا بۆ دەریای ناوەڕاست تاوتێ دەکرێت کە تورکیا ئەم ڕێگایە کە کورد لە سەرەتی ئامادە نییە قبوڵی بکات. بەڵام ئەمریکا و ئەوروپا دەزانن کە ئەو کوردانەی کە بە گورگەکانی دراوسێ دەور دراون و لە ڕووی لۆژیکیەوە هەرگیز پەنا بۆ یاریکردن بە کارتی غاز لە دژی ئەوروپا نابن چونکە هەمیشە پێویستیان بە پشتیوانی ئەوروپا دەبێت. ئەمەش بە ئاسانی لەسەر سەرنجەکانی وەزیرانی دەرەوەی ئەڵمانیا و فەڕەنسا لەسەر جێگە و پێگەی کوردانی سووریا دیار بوو. لەلایەکی دیکەوە بە دڵنیاییەوە
ئیسرائیل ئەرخەیان نییە کە ئیخوان و ئیسلامیەکان تەنیا دەسەڵاتی سووریە بن. زۆرتر میلی بۆ دەوڵەتێکی فیدراڵی و لامەرکەزیە، دەوڵەتێک کە بەشێک دەسەڵاتی لە دەستی کەسانێکدا بێ وەکو کورد و دۆزی درۆزی و شیعەکان بەڵێ کەلانیکان بەرژەوەندی دژە ئیسرائیلیان نییە. سووریا فرەدەسەڵات باشترین بژاردەیە کە سووریە کەمتر مەترسیدار دەکات بۆ ئیسرائیل. پێکۆمان ئیسرائیل لە ڕێگەی ئەمریکاوە کارەکانی بەرەو پێش دەبات. لەبەر ئەم هۆکارەیش ئەمریکا لە ناکاو هێزەکانی خۆی لە ڕۆژاوا زیاد کردووە. بڵێ ئەمانە ڕاستێکی زۆر سادن ئەمە کاگوشیار نووسێتی کە ئەمڕۆ تورکە فاشیستەکانی تووڕە کردووە و بە دوای تۆڵە سەنەوە کەوتون. دانەوێت لە تەنووری داخ نانی تازە ببرژێنن، ینی هەڵۆشانەوەی ڕۆژاوا بە هاوکاری پەکەکە کە دیارە پێ ناچێت زۆر ئەگەریشیە بێت. هەروە من پێم وانە داوای چەکدانان و هەڵۆشانەوەی لەلایەن پەکەکە جێبەجێ بکرێت، چون هەروەک باسکرا نیازێکی پاکی لەم پرۆسەیەدا بەدی ناکرێت و هیچ نییە جگە لە فریوکاری و لەلایەن دەوڵەتی تورکیەوە تا ئەم جارە بەم بیانوەکە پەکەکە حاضر نابێت چەکدانێ و خۆی هەڵبۆشێنێتەوە، سیاسەتی سەرکوتگەری خۆی درێژە پێدەدات کە ئەلبەت زۆریش پێی ناخۆش نابێت، چون جگە لە زاڵکردنی سیاسەتی سەرکوتگەری بیانوی داگیرکردنی هەرێمی کوردستان و ڕۆژاوای کوردستان لە پێناوی استراتیژی درێژماوەی خۆی لە ناوچەکە شڕتر درێژە پێدات. کاگوشیار لە ئیدامەدا دەڵێ دیارە پەیامی ئۆجەلان پامێکی باش نەبوو، بەڵام خەڵکی کوردستان و هێزە سیاسیەکان دەبێت بتوانن ئەم پامە بکەن بە دەرفەت، پێشوازی لە پرۆسەی ئاشتی بکەن، بەڵام ئەو مەرجانە کە لە پامەکەی ئۆجەلان بە هەر دلیلێک نەهاتووە بکەن بە پێشمەرج بۆ بە ئەنجام گەیاندنی ئاشتی. لەوانە ئشارە بۆ دەکا کاگ هوشیار دەڵێ یەکەم هەموو زیندانیانی سیاسی لەوانە خودی عەبدوڵڵا ئۆجەلان ئازاد بکرێت، دووەم هەر چەشنە هێرشێکی نظامی و ئەمنیەتی ڕابگیردرێت، سێهەم بە چاودێری و زەمانەتی ناوەندە نێونەتەوەیەکان لەوانە ڕێکخراوی نەتەوەی گرتوەکان و یەکێتی ئەوروپا پاشماوەیەکی دیاریکراو و لە کەش و هەوایەکی ئازاد و دوور لە هەر چەشنە هەڕەشە و گوشارێکی نظامی سیاسی و ئابووری لە هەموو ناوچەکانی باکووری کوردستان ڕاپرسیەک بکرێت لەسەر دیاریکردنی چارەنووسی نەتەوەی کورد لە تورکیا. بۆ ئەوە ڕاپرسیەک پێویستە هەموو هێزە ئەمنی و سەربازیەکانی دەوڵەتی تورکیا لەم ناوچانە سەرەتا دەبێت بچنە دەرەوە و هێزی ئەمنی و چاودێرانی ناوەندە نێونەتەوەیەکان لەوێ نیشتەجێ بکرێن. کاگوشێر خاڵی چوارم لە ئاماژە بۆ دەدا دەڵێ هەموو لایەنەکان بە ئەنجامی ڕاپرسیەکە و بڕیاری خەڵکی کوردستان پابند بن و ناوەندە نێودەوڵەتیەکان مستەوەگەری بکەن کە بڕیارەکە پارێزراوە. دیارە ئەم پێشمەرجانە هیچ کات لەلایەن دەوڵەتی تورکیەوە پەسەند ناکرێن، کەواتە ئەوەی کە لە ئارادایە پیلانی دەوڵەتی تورکیە بۆ شکاندن و ناوزڕاندنی پێگەی سیاسی ئۆجەلان. تەنیا ئەوەش نییە، بەڵکو تورکیا بەم پیلانە لە هەوڵی پەرەدان بە دوو بەرەکایەتی لەنێو بزوتنەوەکە و دوو شەقکردنی لە نێوان ئەوانەی کە لایەنگری پەسەندکردنی بێمەرجی داخوازیەکەی ئۆجەلانن و ئەوانەی کە بە مەرجەوە پەسەندی دەکەن کە پێویستە هێزە سیاسیەکان ئاگاداری بن و پوچەلی بکەنەوە. کاگوشیار لە کۆتاییدا گوڵناز نووسیوەتی دەوڵەتی تورکیەش دەزانێت داخوازیەکەی ئۆجەلان بە بێمەرج وڵامی ئەرێنی وەرناگرێتەوە، دەیەوێت بەرپرسیارەتی سیاسی شەرخوازانەی خۆی لە داهاتوودا کە بە تاکیدەوە پلانەکەی هەر لە پێشدا داڕێژراوە بخاتە سەر ئەستۆی خەڵکی کوردستان. ئەگەری ئەوە بەهێزە کە ئەم پیلانە بەشێک بێت لە سیاسەتی بەرفراوانکردنی دەسەڵاتی دەوڵەتی تورکیا، هەروەک باسکرا لەوانە هێرشکردن بۆ سەر ڕۆژاوای کوردستان، باشووری کوردستان و لە ناوبردنی بزوتنەوەی مەدەنی و جەماوەری لە هەموو تورکیا بە تایبەت لە شارەکانی باکووری کوردستان. مەبەستی بەشێکی ئەم پیلانە دەتوانێت تەنانەت بە پەراوێزخستنی زیاتری عەبدوڵڵا ئۆجەلان بێت کە تەنانەت ڕێکخراوەکەشی خۆشی گوێڕایاڵی نابێت. بەڵێ بەسپاس لە کاکوشیارەوەیش بێژم هەر لە دوێنەوە ژمارەیەکی زۆر پەیاممان بۆ هاتووە پەیوەندیان گرتووە لەگەڵ بڵاوبوونەوەی پەیامەکەی عەبدوڵڵا ئۆجەلان کە هەر کامە بە جۆرێک لەسەر ئەم پەیامە بیر و بۆچوونی خۆیان خسۆتە ڕوو. ئەوەی وا لە هەمووی ئەم پەیامانەدا بەرچاوە پیلانگەڕی دەوڵەتی تورکیا و کەوتنە داوی ئۆجەلان لەم پیلانەدایە. ئێمە جارێ پێمان وایە نامەی کاکوشێر تا ڕادێک وەڵامی بە پرسیارەکان داوەتەوە و ناوەرۆکی سیاسەتەکانی تورکیا دەردەخاتەوە. هیوادارین لە بەرنامەکانی داهاتوودا زۆرتر لەم بارەوە قسە بکەین. دیارە بینەرانمان پەیامیانداوە داوایان کردوێ مە ڕوونکردنەوەی بەرنامەیە. ئێمە هەر لێو بەرنامەش بکە بە بینەرانمان ئاگادار بن ڕۆژی یەکشەمبە لە بەرنامەی ڕاستەوخۆ حتمما لەسەرم بابەتە قسە و باسی زیاتر دەکرێت. چی ناوبڕێک ببینین دێنەوە قسمەت.
دەینە سەر بابەتێک کە زۆر گرینگە لەسەر سزای ئەعدام کە کۆماری ئیسلامی ماوەیەکە دەستنا پارێزێ و ئەم سزا ناڕەوە و نامرۆڤانەیە بەسەر زیندانیانی سیاسی زیاتر ئەسەپێنێت. سزای ئەعدام بەدەر لەوەی کە لە شوێنێک و بەدەست چ ڕژیمێکەوە بەکردەوە دەردێت قەتڵی دەوڵەتی و تاوانێکی ڕێکخراوە. سەردانی دەسەڵاتی ئیسلامی سەرمایه‌داران ئەم جنایەتە لە ژێر ناوی دیفاع لە ئەمنیەتی گشتی ڕێگری لە ئەنجامدانی تاوان و دابینکردنی مافی هەوڵاتیان بەڕێوە دەبن. ئەوەش لە حاڵێکدا کە ئەزمموی هەموو وڵاتانی جیهان نیشانی داوە کە بەڕێوەبردننی ئەم سزایە نەتەنیا کاریگەری بەرپێگیرانەی نییە، بەڵکو دەبێتە هۆی پەرەسەندنی تونوتیژی لە ئاستی کۆمەلگادا و کەمبوونەوەی ڕێز و حرمەتی ئینسانەکان. سەرانی ڕژیم بۆ ئەم کوشتنە بە ئەنخەست و ڕێکخراوە یاسایان داڕشتووە و قازیشیان بۆ داناوە و جلادیشیان بۆ جێبەجێکردنی ئەم حکومە دیاری کردووە. داڕشت نیەم یاسانە و پێکهێنانی ئۆرگانی دیاریکردن و بەکردەوە دەرهێنانی حکم بە خەرجی کۆمەلگا بۆ ئەوان کەم هەزینەتر لە چارەسەرکردنی ئەو کێشە و گرفتە کۆمەڵاتیانەیە کە بوونەتە هۆکاری تاوان و جنایەت. لەڕاستیدا کۆماری ئیسلامی بە جێبەجێکردنی سزای ئێدام ئەو پەڕی داماوی و بێتوانایی خۆی لە ئاست ڕیشەکێشکردنی تاوان و ئازارە کۆمەڵایەتەکان نیشان دەدات. بێگومان نظامێک کە ئامرازی دیفاعیەکەی جەلات بێت حرمەتێک بۆ مرۆڤدانانێت و نابودی نەیارانی بە بابەتێکی ئاسایی دەزانێت و بۆ دیفاع لە حرمەت و ماف و ئەمنیەتی هاوڵاتیان لە قەڵەمی دەدات. کارنامەی کۆماری ئیسلامی ئەو پەڕی ئەو وەحشیگەریەی نیشان داوە. قەتڵعامی بەندکراوانی سیاسی لە مانگەکانی کۆتایی هاوینی ساڵی 67، قەتڵە زەنجیرەیەکان لە پاییزی ساڵی 77 و بەرگولەدانی کرێکەرانی خاتوناباد، کوشتنی کۆڵبەران لە کوردستان و سوختبەران لە بەلوچستان، سەرکوتی خوێناوی ناڕزایەتیەکانی ساڵی 88، کوشتەی دەیان کەس لە جەریانی یاخێزی بەفرەنباری 96، کوشتاری زیاتر لە 1500 کەس لە مانگی خەزەڵوەری 98، کوشتەی زیاتر لە 600 کەس لە ناڕزایەتیەکان لە گەرمەی بزوتنەوەی شۆڕژگێڕانی ژینە و شەپۆلەکانی ئەعدام لەم ساڵانەی دواییدا تەنها چەند نمونەن لە سیاسەتی جنایەتکارانەی ئەم ڕژیمە لە ماوەی زیاتر لە چواردەیەی ڕابردوودا. هەموو جنایەتەکانی کۆماری ئیسلامی نیشانەی ئەو واقعیەتەیە کە ڕژیم بۆ ڕاگررتنی دەسەڵاتەکەی هیچ ڕێگایەکی بێجگە لە سەرکۆت ئەعدام و ئەشکەنجە نییە. ئەم دەسەڵاتە ڕەمزی مانەوەی خۆی لە پشتبەستن بە ئستراتیژی سەرکۆتدا دەبینێتەوە. تەنانەت کاتێک تاوانبارانی ئاسایش ئەعدام دەکات، ئامانجی چاوترسێنکردنی کۆمەلگا و ترساندنی نەیارانی نظام و بەتایبەت ئەوانەیە کە سوورن لەسەر ئەوەی کە بە شێوەیەکی و شۆڕژگێڕانە ڕژیم بڕوخێنن. بەڵام سەرڕای هەموو بێبەزەیەتی و وەحشیگەریەی کە ڕژیم دەینوێنێت، شەپۆلی ئەعدام و سەرکوت کۆمەلگای چاوترسێن نەکردووە و خەبال لە دژی سزای ئەعدام و بۆ ئازادی زیندانیانی سیاسی ڕۆژ لە دوای ڕۆژ زیاتر گەشەدەن. بڵێ کەمپینی سێشەممەکانی نا بۆ ئێعدام کە لە ڕێگەی ڕاگەاندنێکەوە لە ڕێکەوتی 16 ڕێبندانی 1403دا ڕاگەاندرا کە زیندانی گۆمبەدی کاوسیش بەم کەمپینا پێوەست بووە. لەم ڕاگەاندنەدا هاتووە بەندکراوانی سەرتاسەری ئێران لەگەڵ پێوەستبوونی زیندانی گۆمبەدی کاوز بە کەمپینی سێشەممەکانی نا بۆ ئێعدام ڕۆژی 16 ڕێبندان کە زیاتر لە ساڵێکە سام ئەمانە بەڕێوە دەچێت بەردەوام لە دژی سزای ئێعدام مانیان لە خواردن گرتووە. هەروەها ژمارەیەک لە بەندکراوانی سیاسی زیندانی وەکیلابادی مەشهد کە پێشتری ژمارەیەک لە بەندکراوانی بەم کەمپینە پێوەست بوون هەفتەی ڕابردوو هاتنە ناو ئەم هەڵمەتە بە کۆمەڵەوە. هەروەها لەم ڕاگەاندنەدا تاکیدیش کراوە کە هەڵمەتی نابۆ ئێعدام لە سەرتاسەری ئێران و مانگرتن لە خواردنی سێشەممەکانی بەندکراوان خەریکە دەبێتە چالاکیەکی گشتی و هەموو هەفتەیەک زیاتر پەرەدەستێنێت. هیوادارین ئەم کەمپینە یارمەتی دەربێت بۆ خەباتی ئازادی خوازی خەڵکو و لاوانی بوێر و بێباک لە پێناو ئازادکردنی وڵاتی ئەسیرمان و لە پێناو بنبڕکردنی گەندەڵی و جیاکاریدا. ڕژیمی کۆماری ئیسلامی کە لە ناو قەیرانی خوڵی ئابووری سیاسی ئایدۆلۆژیک و حکوومەتیدا دەست و پێ لێ دەدات و توانایی دابینکردنی لانی کەمەکانی ژیان، نان، ئاو بەرخ و تەنانەت هەوای پاکی بۆ هەناسە کێشانیە شەمشیری لە ڕوە و بەستۆ و هەموو ڕۆژێ خەڵک ئێعدام دەکات. پێویستە لەم بارودۆخەدا بە هەر شێوەیە کە دەتوانین لە هەڵمەتی نابۆ ئێعدام پشتیوانی بکەین. چالاکان و ڕێبەرانی بزوتنەوەی کرێکاری، بزوتنەوەی ژنان و باقی بزوتنەوە پێشەوە کۆمەڵایەتیەکان پێویستە توانە وزەی خۆیان لە پێناو سەرانسەریکردنەوەی مانگرتنی کرێکاری و ناڕزایەتی جەماوەری بۆ زەمین گیرکردنی ماشینی ئەعدام و سەرکوتی دەوڵەت بەکاربێنن. ناڕزایەتی دژ بە سزای ئەعدام و کوشتنی لە ئەنقەستی دەوڵەت
بە دوور لەوەی کە ئەم سزایە بۆ نابودی زیندانیانی سیاسی بێت یان تاوانبارانی ئاسایی ئەرکی هەموو ئەو ئینسانانەیە کە ئاسۆی ڕزگاری لە دوا ڕۆژی ڕوخاندنی ڕژیمی کۆماری ئیسلامی موشتە دەدەن. کۆمونیستەکان ڕاشکاوانە ڕای دەگەنن کە خوازیاری هەڵوەشانەوەی سزای ئەدامن و بۆ نەمانی ئەم سزایە لێبڕاوانە خەباتەکە. بە بنێرانمان ماندووش نەبن بە بچین ناوڕێ ببینین دێنەوە خزمەتەن. جهان شمول این کلام شلاقه رو حکم اعدام ضد اجتماع این قانون خط میکشم رو مهر و امضات پر از نفرت مسیرش قدم قانون تا روز اجراش راه بی بازگشت بدون جبران بدون اصلاح تنابه دار ابزار کنترل و سرکوبه کجای جهان توحش جلو دار خبط بوده چه امنیتی تو قانونی که خودش خشم توشه اون انسانیست آرامش جامعه است که معدومه کشتن با صلیب سنگسار محکوم از ارتفاع پرتاب USA صندلی الکتریک شمشیر عربی تو دست جلاد اتاق گاز زنده به گور گیوتین و برکه خون تزریق سم بدون درد عمل کری و وجه خوب به نام اون روز که نباشه حکم اعدام نباشه هیچ جا دنیا سری بالا چوبه دار قرمزی پرچما نباشه از خونه ما بوی امید بیاد از تک تک خونه ها به نام روزی که ندار باشه نه تزریق سم اعدام به هر روش بشه کلا ریشه کن انسانی کشته نشه دیگه با تیر و سنگ قانونو بسازیمش دوباره از زیر و بم چه تو خونه چه زندان چه امریکا چه ایران چه لایکی چه یهودی چه مسیحی چه اسلام چه هشتگ چه رو ورق بنویس نه به اعدام نور میشکاف تاریکی رو منتظر لحظه نام گوڵناز لەسەر داوای زۆرێک لە بینەرانمان کە پێشتر پامیشان بۆ ناربووین لە ماوەی چەند بەرنامی پێشوماندا باسی هاوکاری لە سیاسیەکان لە وەڵام بە پرسیاری چەند بینەری بەرنامەکەمان هاتە گۆڕێ و بە پێشوازی ژمارەیەکی بەرچاو لە بینەرانمان ڕوبەڕوو بووە لەم ماوەیشدا گەلێک پەیام و نامەمان بۆ هاتووە و داوای لێکردوین هەر لەم بارەوە قسە و باسی زۆرتر بکەین ئێمەش لەسەر داوای ژمارەیەک لە بینەرانمان تێدەکۆشین جارێکی تر بنەمای ئەم سیاسەتە بخەینە بەرباس بە لێرەوە دەست پێ بکەین کۆمەلگای کوردستانی ژێردەسەڵاتی ڕژیمی کۆماری ئیسلامی وێڕای ئەو بێمافیا سیاسی و کۆمەڵایەتیانی کە بەرۆکی سەرجەم خەڵکی ئێرانی گرتووە لە هەمان حاڵدا بەدەستەمی نەتەوایەتیشەوە ئازار دەکێشێ کۆمەڵانی خەڵکی کوردستان نەتەنیا لەسەر بنەمای سیاسەتی کردداری بەڵکو تەنانەت بە شێوەیەکی ڕسمی و لە یاسای ئەم ڕژیمەشدا وەک هاوڵاتی پلە دوو لە کۆمەلگای ئێراندا هەژمار دەکرێن هەر جۆرە خۆراگری و ناڕزایەتی دەربڕینێک لە دژی هەڵاواردن و نایەکسانی و هەر داخوازیەکی ڕەوا لە پێناوی دیاریکردنی چارەنووسدا لە ژێرناوی دیفاع لە یەک پارچەی خاکی ئێراندا بە تونترین شێوە سەرکوت دەکرێت لە ماوەی 46 ساڵی ڕابردوودا سیاسەتی شۆڤینیستی و مەزن خوازانی ڕژیمی کۆماری ئیسلامی ئامرازێک بووە بۆ پەیڕەوکەرانی تونترین دیکتاتۆری و سەرکوت لە دژی خەڵکی کوردستان ئەم سیاسەتە دژی ئینسانیە تەنانەت لەلایەن ئۆپۆزیسیۆنی بورژوازی ڕژیمیشەوە هەر بە هەمان دروشمیانی دیفاع لە یەک پارچەی خاکی ئێران پشتیوانی دەکرێت بەڵام کۆمەلگای کوردستان لە هەمان حاڵدا کۆمەلگایەکی چینایەتیە ئەگەر چین و توێژەکانی ئەم کۆمەلگایە هەر کامە تا ڕادەیەک لە ژێر کاریگەری ستەمی نەتەوایەتیدا بەڵام لە هەمان حاڵدا لە ڕەوتی خەبات لە پێناو سڕینەوەی ئەم ستەمەشدا بەرژەوەندی کۆمەڵایەتی ئابووری و چینایەتی جیاوازیان هەیە هەر بەم هۆکارەیەکە کۆمەلگای کوردستان لەلایەکەوە بەستێنەکە بۆ حزور و پەرسەندنی مەیلی ناسیۆنالیستی و لەلایەکی دیکەژەوە ئیمکانی کۆمەڵایەتی بۆ گەشەکردنی ڕەوتی سۆسیالیستی تێدا ڕەخساوە لە ئاکامی ئەم گۆڕانکاریانەدایە حزب و ڕێکخراوە جیاوازەکان بە ئامانج و استراتیژی سیاسی تا ڕادەیەک جیاواز پێکهاتوون درێژەی خەباتی سیاسی لە دژی دەوڵەتی ناوەندی کە ئەو خەباتە بەردەوام لە پشتیوانی زۆربەی هەرزۆری خەڵکی کوردستان بەهرەمەند بووە کوردستانی کردووەتە کۆمەڵگایەک تا ڕادەیەکی زۆر حزبی بەڵێ لەسەر بەستێنی ئەم بار و دۆخە دەوڵەتی ناوەندی بەردەوام ئامرازی جۆرا و جۆری بۆ سەرکوت و بەلاڕێدابردنی خۆراگری و خەباتی خەڵکی کوردستان بە شێوەیەکی هاوکات بەکارهێناوە ئەگەر لەلایەکەوە ڕووی کردوتە سەرکوتی ڕاستەوخۆ لە ڕێگای لەشکەرکێشی پەیڕەوکردنی تونند و تیژی و داپلۆسینی بە ئاشکرا گرتن ئەشکەنجە زیندان و ئێعدام پەرەدان بە گیرۆدەبوون بە مادەی هۆشبەر پەرەدان بە ناکۆکی ئاینی پێکێنانی دەستە و تاقمی چەکداری سەلەفیوەیان هەڕەشە و گوشار بۆ سەر هەرێمی کوردستان بۆ بەرتەسکردنەوەی هەڵسوڕانی سیاسی حیزبەکان کە لە هەرێمی کوردستاندا نیشتەجێن لەلایەکی دیکەوە بە کەڵک وەرگرتن
لە کەلێن و ناکۆکی نێوان حیزبە سیاسیەکانی چالاک لە کوردستان پەرەدان بە ڕۆحیەی چاوەڕوانی لەلێو خەڵکی کوردستاندا وە کەڵک وەرگرتن لە جریاناتی لیبراڵ و ئیسلاحوازانی حکوومەتی کورد بە یارمەتی وەرگرتن لە شەگردی و توێژی یەکلایەنە لەگەڵ هێندێک لە حیزب و جریاناتی سیاسی و هەروەها هەوڵدان بۆ لە ناوەڕۆک بە تاڵکردنی داخوازی و داواکاریەکانی خەڵکی کوردستان و بەرتەسکردنەوەی ئەم داخوازیانە لە چوارچێوەی تەسکی چەند داخوازی فەرەنگیدا لە هیچ هەوڵێک بۆ شکستهێنانی بزوتنەوەی ڕەوا و شۆڕشگێڕانەی خەڵکی کوردستان دەست ناپارێزێت. کۆمەڵە ئاڵای داخوازی کرێکەران و خەڵکی زەحمەتکێشی هەڵگرتووە بەپێی بەرپرسیارەتەیەکە لە بەرامبەر بزوتنەوەی شۆڕشگێڕانەی خەڵکی کوردستانە لە ئەستۆیەتی و وەڵامدانەوەی بە مەیلی وەحدەت تەڵەبانەی خەڵکی کوردستان و بە ئامانجی بەکارهێنانی هەموو زەرفیەتەکانی مەوجود لە کۆمەڵگادا لە دژی دەوڵەتی ناوەندی بە ئامانجی خۆشکردنی ڕێگای چارەسەرکردنی ستەمی نەتەوایەتی لەسەر خەڵکی کوردستان کەمکردنەوەی ئاستی ئەو موسیبەتانەی سەرچاوەگرتو لە خەبات لە دژی ئەم ستەمگەریان بەرتەسکردنەوەی ئیمکاناتی پیرانگەڕیەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی لە نێو حزب و جەریانە سیاسیەکان لە کوردستان دابینبوونی هاوکاری هێزە سیاسیەکان لە کوردستان لە بەرامبەر ڕژیمی کۆماری ئیسلامی و کۆماری ئیسلامیدا و لە ئاستێکی دیکەدا پەرسەندنی هاوکاری نێوان بزوتنەوە کۆمەڵایەتیەکان لە خەبات لە دژی ڕژیمی کۆماری ئیسلامیدا سیاسەتی هاوکاری لەگەڵ حیزبە سیاسیەکانی شالاک لە کوردستان دەخاتە دەستوری کاری خۆیەوە کە پێشتر لەم بارەوە بە وردی لە بەرنامەیەمە بینان قسە باسمان کردووە لەسەر. بەڵێ هیوادارمە و بینەرانشمان کە داوایان لێکردبووین لەسرم بابەتە قسە بکەین بە دڵیان بوو بێتە وڵام و کەلکی پێویستیی لێوەربگرن. چند ناوبڕێ ببینن دوایین بەشی بەرنامەکەمان یادی سێ دایکی تێکۆشەر و خۆراگری کوردستانە کە پێشکەش بێەوەی ئازیشی دەکەین فەرموو. چرخی چواشی به امان چرخی چواشی به امان زودای بریم من چرخی چبگرد وی هنابم آوارم دشاری خوب بهش به هر درم با من هر درد اومد باخی بهش به هر درم با من هر درد اومد بیرم هر لای کردستانه باید دلم در نخمه
شەکەتم لە ژیانی ئەوێ لاژینە ڕەوارەیە بەڵام چی بکەم ئەم خەڵکەی من ئێستا کە شەر ئاوارەیە دیسان بەرەو ڕێبوومەوە بەرەو هەندەران چوومەوە ئاوارەی بوو بە بەشم بڕوانە فرمێسکی گەشم ئاوارەی بوو بە بەشم بەشم بڕوانە فرمێسکی گەشم ئاوارەی بوو بە بەشم بڕوانە فرمێسکی گەشم ئاوارەی بوو بە بەشم بڕوانە فرمێسکی گەشم ئاوارەی بوو بە بەشم بڕوانە فرمێسکی بەداخۆ پەژارێکی زۆرەوە ئاگادارکراین کە دایکێکی تێکۆشەر و خۆڕاگری کوردستان دایە حەبابە کەمانگەر لە ژیان ماڵاوایی کرد. بەداخەوە ئێوارەی ڕۆژی چوارشەممە هەشتی ڕەشەممە دڵە گەورە و پڕ لە ئاواتەکەی حەبابە خانمی کەمانگەر پاش ماوەیەک بربەرەکانێ لەگەڵ نەخۆشی لە تەمەنی 82 ساڵیدا لە شاری سنە لە لێدان کەوت. حەبابە خانم خوشکی گیانبەختکردوانی کۆمەڵە هاوڕێی ڕابەر کاک سدیق و هاوڕێیان ڕەئوف و مەعروفی کەمانگەر وە پووری گیانبەختکردوانی کۆمەڵە جەواد جەلیلی پێشمەرگەی گوردانی داڵاهۆ کوڕی ڕەبابە خانم و داریوش ڕەزایی کوڕی کافیە خانم بوو و هاوکات خۆشی لەبەر کۆڵنەدەربوونی بەرامبەر بە دەسەڵاتی دیکتاتۆری حکوومەتی ئێران و چالاکی سیاسی خانەوادەکەی سێجار لەلایەن ناوەندەکانی سەرکوتی حکوومەتەوە دەستگیر کرا و کەوتە زیندان. جاری یەکەم ساڵی 1359 هەتاوی لەگەڵ هەردوو خوشکەکەی واتە ڕەبابە خانم و کافیە خانم لە شاری سنە دەستگیر کران و ماوەیەک لە زیندان بوو و جاری دووەمیش لە شاری تاران بێڕای ڕەبابە خانمی خوشکی دەستگیر و ڕەوانەی گرت و خانەی کمیتەی تاران کران. جاری سێهەم لەبەر پەیوەندی تەلەفۆنی لەگەڵ هاوڕێی ڕابەر کاک سدیق و قسەکردن لەسەر دۆخی شاری سنە دەستگیر و زیندانی کران. حەبابە خانم لەبەر پەیوەندی خۆی و خانەوادەکەی بە کۆمەڵە و شۆڕشی کوردستانەوە لە کارەکەی دەرکرا و ڕێگەی پێنەدرا لە ئیدارەی کەشت و کاڵ بمێنێتەوە دواتریش دوورخرایەوە بۆ شاری کەرەج و ساڵانێک تەبعید بوو. حەبابە خانم لە ئاوایی ئافریانی سەرو لە ناوچەی ژاوەڕێی کامیاران لە پارێزگای سنە لەدایک بوو بە بنەماڵەکەی دەیان تێکۆشەر و خەباتکاری بزوتنەوەی شۆڕشگێڕانەی کوردستانی تێدا هەڵکەوت کە 16 کەسیان لە ڕیزی گیانبەختکردوانی سەربەرزی کۆمەڵە و بزوتنەوەی کوردستاندان و پێشتر و ئێستاش ژمارەیەکیان لە ڕیزەکانی خەباتی پێشمەرگانە و سیاسیدا دژی حکوومەتی داگیرکەری کۆماری ئیسلامی ئێران و دژی چەوسانەوە و بێمافی ئینسان بەشدارن. حەبابە خانم بە هەموو ئەو ئازارانەی گیانبەختکردنی ئازیزان و گیران و گوشارەکانی سەرخۆی و کەس و کاری تووشی کردبوو بە دڵێکی گەورە و ورەیەکی بەرزەوە پشتیوانی خانەوادەکەی و کەس و کاری بوو و لەناو بنەماڵەکەیدا وەکو کۆڵەکەی خانەوادە بوو و پشت و پەنای هەمویان بووە و هەموو ژیانی بوو ئەوان
تەرخان کرد یان لە دەستانی ئەم ژنە شۆڕشگێڕە هەم لەبەر خۆڕاگری و قارەمانەتی خۆی و هەم لەبەر ئازیزانی گیان بەخت کردووی و هەروەها بەهۆی تێکۆشەربوون و خۆشناوبوونی بنەماڵی کەمانگەر لە ناوچەکە و لە کوردستان شەپۆلێکی بەرینی هاوخەمی لەگەڵ خۆی هێنا و دڵی هەزاران کەس لە خەڵکی کوردستانی هەژان بەم بۆنەوە واتە ببوونی گیان لە دەستانی حەبابە خانم هەر لێرەوە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە پڕ بەدڵ سەرخۆشی خۆمان ئاراستەی کەس و کار و ئازیزان و بنەماڵەی کەمانگەر و هەموو خەڵکی کوردستان دەکەین و خۆمان با بەشداری ئەم خەمە دەزانین یاد و ناوی دایکانی خۆڕاگری کوردستان و لەوانە حەبابە خانمی کەمانگەر بەڕێزە و لە بیر و زەینی خەباتکاران و خەڵکی کوردستاندا دەمێنێتەوە و فیداکاریەکانیان و ئەو ئازارانەی لە ڕێگەی خەباتی شۆڕشگێڕانەی کوردستاندا تووشی بوون لەبیر ناکرێت. بەداخۆ پەژارێکی زۆرەوە ئاگادار بووین کە ڕۆژی چوارشەممە 26 فێبری 2025 دایە فریشتە ڕەحیمی لە دایکە ناسراوەکانی پێشمەرگەی کۆمەڵا لە تەمەنی 81 ساڵیدا لە وڵاتی سوید ماڵاوایی ژیان کرد. دایە فریشتە لە شاری سنە لە دایک بوو و بە دوای شۆڕشی ساڵی 1970 هاتە نێوڕیزی خەبات و شان بە شانی ڕۆڵەکانی کە پێشمەرگەی کۆمەڵە بوون دژوارترین ئەرکی خەباتی وەک دایکە پێشمەرگەیەکی تێکۆشەر گرتاستۆ. دایە فریشتە بەردەوام لە پێشەوەی خەبات لەگەڵ دایک و باوکانی زیندانیدا بوو لەبەر دەرکی زیندانەکان لە چالاکی بۆ دابینکردنی پێداویستەکانی هێزی پێشمەرگە ڕۆڵی بەرچاوی هەبوو لە ڕاپەڕاندنی کاری نەهێنی ئەو پەڕی بوێری لە خۆی دەنواند و دواتریش لە چالاکە سیاسیەکان لە دەرەوەی وڵات وەک دڵسۆزی هەمیشەیی کۆمەڵە دەوری بەرچاوی دەکێڕا. ئێمەش بم بۆنەوە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە ئەو پەڕی پەژاری خۆمان بۆ ماڵاوایی لە ژیانی دایە فریشتە ئەم دایکە تێکۆشەر و شۆڕشگێڕە دەردەبڕین و خۆمان با شەریکی خەمی بنەماڵی بەڕێزیان دەزانین. یادی دایە فریشتە ڕەحیمی دایکی شۆڕشگێڕ و دڵسۆزی پێشمەرگەکانی کۆمەڵە بەرز و بەڕێز بێت. بەداخەوە دایە سەبێعە گەوێڵی کێڵانە ناسراو بە دادە سەبێ دایکی گیان بەخکرد و عارفە گەوێڵی ڕۆژی یەکشەممە 5 ڕەشەممە دڵە گەورەکەی لە لێدان وەستا و بۆ هەمیشە ماڵاواییدا ژیان کرد. دایە سەبێ ژنێکی تێکۆشەر و شۆڕشگێڕ یەکێک لە کەسایەتیە ناودار و دڵسۆزەکانی ناوچەکە و خەمخۆر و یارمەتیدەری پێشمەرگە بوو. لە یەکێک لە شڕە قارەمانەکەی هێزی پێشمەرگەی کۆمەڵا لە ناوچەی کێڵانێ لە دژی هێزە جنایەتکار و داگیرکەرەکانی سوپای پاسداران پێشمەرگەیەکی کۆمەڵە بە ناوی محەممەد حسەین میری بە توندی بریندار دەبێت. پاشەوەی کە دایە سەبێ ئەو پێشمەرگەیە کە خۆی هەشاردا بوو دەبینێتەوە لەگەڵ خۆی دەهێنێتەوە بۆ ماڵ و پاشان دەست بە تیمارکردنی ئەو دەکات. بەڵام سیخۆڕ و پاسدارەکانی ڕژیم بەم کارە دەزانن و هەڵدەکوتنە سەر ماڵی دایە سەبێ. پاش بەرخۆدان و مقاومەتی دایە سەبێ و بنەماڵەکەی هێزە دڕندەکانی ڕژیم عارفە گەوێڵی کچی دادەسەبێ بە شێوەیەکی زۆر دڕندانە ئەشکەنجە دەدەن و پاشان دەیکوژن. بەڵام دایە سەبێ وە بنەماڵە قارەمانەکەی حازر نابن ئەو پێشمەرگەی ڕادەستی هێزەکانی ڕژیم بکەن. هەرچەند بەداخەوە لە کۆتاییدا شوێنی حەشاری هاوڕێ محەممەد حسەین میری پەیدا ئەکەن و بەداخەوە ئەو هاوڕێشمان لەم کارە ساتەدا گیانی بەخت دەکات. ئێمە بەم بۆنەوە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە پڕ بەدڵ سەرخۆشی خۆمان ئاراستەی بنەماڵە و کەسوکاری دایە سەبێ و ئاوایی کێڵانە دەکەین و خۆمان با شەریکی خەمیان دەزانین. یادی دایە سەبێ خەمخۆر و دڵسۆزی پێشمەرگەی کۆمەڵە بەرز و بەڕێز بێت. بەڵێ ئازیزان بەم جۆرە گەشتینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەی ئێمە و بینەران هیوادارین کە بەدڵتان بوو بێت و کەڵکی پێویستی لەوەرگرنی هەر لێرەشەوە بینەرانمان ئاگادار بکەینەوە گوڵناس ئێمە ئەم ژمارە تەلەفۆنی کە ئێستا لەسەر شاشەی تەلەڤیزیۆنەکەتاندا دەبینن دەتوانن لە ڕێگەی واتساپەوە نامە و ئەگەر ڕابۆچوونێک نەزەرێکیشتان بوو لە تەلەگرامیش لەم ڕێگایەوە حتمما پەیوەندیمان پێوەگرن و ڕابۆچوونەکانتان باس بن. بەڵێ عزیزان زۆر سپاس بۆ ئێوەی خۆشەویست تا کۆتایی بینەر و بیسەریان بەرنامەیە بوون ماڵاوە.